بینەرانی عزیزی پێشەم TV ئێوارەتان باش. من بلال مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەی کرد دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەم TV. عزیزان بەرنامەکانی ئەم هەفتووەمان تایبەتە بە ئەو دۆخە نوێی کە جارێکی تر هاتووەتە خۆر هەڵاتی ناوەڕاست لەلایەک هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران و قسەوباز لەسەر گروی هێرمس هەروەها لە هەمان کاتە هێرشەکانی ئێران بۆ سەر لایەنە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان کە بنگۆبارەکان لە کوردستانی عێراقدا هەیە. تەواوی ئەم بەرنامەیە لەگەڵ خەسرە و سایدا دەبێت و لایەن جیاوازەکانی تاوتۆ دەکەیت. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بەشدار بن بە پرسیار و سەرنج و تێبین و ئەوانەی لە کۆمەندەی خەنە و ئاڕاستەی خەسرە و سایدەکان لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. بەڵێ بینەرانی عەزیز سەرۆک ئاماژەم پێدا کە بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە قسەوباسی ئەم دۆخە تاوزەی ئارەوە و لەگەڵ خەسرە و سایە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆنسیکرێکاری کوردستان تاوتوێ دەکەیت. خەسرە و سایە ئێوارە باش و سپاس کە ئەم جارەش لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش، سپاس ماندوو نەبن بۆ ئەم دەرفەتە. لەوە دەست پێ بکەم کە ئێمە هەڵبەت پەر ئەو هێرش و پەلاماری 12 ڕۆژەمان بینی ئێران و ئیسرائیل بۆ سەر بۆرە ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و ئێران لە وەڵامدا هێرشی کردە چەند سەر بکێ شارێکی ئیسرائیل جەنگی 40 ڕۆژەکە هەمان شت بوو، بەڵام بڕێک فراوانتر بۆ ئەمجارە ئێران پەلاماری چەند وڵاتێکی تری کەنداویشی دا و هەروەها گروی هورموزی داخست. بەڵام سەرنجام لەم بەهارەدا لەوە ئەچوو کە ئێران و ئەمریکا بە لە یەک تێگەیشتن گەیشتون و بڕیار وا بوو کە لە ماوەی 2 مانگای تر بە ڕێکەوتنێکی کۆتایی بگەن. بەڵام ئەوەی تر 11 شەوێکە دەبینین گردومانەکرێت لە سەر یەکەم ئەمریکا بۆ سەر ئێران و هەروەها ئێرانیش وەڵامی داوتە بۆ ناوچەی تروباتر بینەوە سەری. ئەوێ پرسم بۆچی دۆخەکە بەم ئاقارە گەیشتووە، بۆچی جارێکی تر هاتەوە سەر گردومان و پێکدادان؟ بەڵێ تەمان هەروەکو لە قسەکانی ئەوەشە هاودوای 40 ڕۆژ لە جەنگ و کاولکاری و ڕاکێشانی ناوچەکە و هەموو جیهان بۆ دۆخێکی سەختی کوشتار و میلیتاریزم و بەستنی ڕێگاکانی بازرگانی و فڕۆکەخانەکان و هەموو ئەمانە، ئەمریکا دوای ئەو هەموو لێدان و بردومانانەی کردی نەیتوانی بە ئامانجەکانی خۆی بکە. ئەمە ڕوبەڕووی کۆمەڵێ ناوکۆچی و لێکەوتەی لە دژی سیاستەکانی خۆی کردەوە، لەوە ئەوەی کە تیجارەتی جیهانی بەهۆی داخستنی گەروی هورمزەوە ڕوبەڕووی ئاسەنجێکی قوڵ بووە، ئەوەی کە هاوپەیمانەکانی لە خەلیج، لە عێراق، لە ئەردەن لەم وڵاتانە کەوتنە بەر دەم لێشاوی بردومان و درۆنەکانی ئێران، ئەوەی کە لە ناوخۆی ئێرانە تا ئاستیەوەی کە نیگەرانی لە ناو حکوومەتەکەی خۆی لە ناو کۆنگرێسە، ئەوەی کە جوڵانەوەیکی جیهانی لە دژی ئەم سیاستانەی ترامپی هێنایەکایەوە، تەنانەت تا ئەو ڕادەیە کە بودجەیەکی خەیاڵی یەخەی بە کابینەکەی ترامپ کرد لە سەر ئیدامەدان بە جەنگ. ئەوە وای کرد کە بۆ ئەوەی کە ترامپ بتوانێت لەم جێژاوە مۆقەتەن دەربێ مەسەلەی ئەم ڕێکەوتنەی کە بە ناوی یاداشنامەی لێ تێگەیشتن کە خۆی لە 14 خاڵە ئەبینیەوە هێنایەکایەوە. بەم جۆرە حاڵەتێکی نەشەڕ نەئاشتی بۆ هەردوو لە بۆ پێویستێک بۆی کە جاری تر خۆیان ساز بنەوە و جارێکی تر هێزەکانی خۆیان کۆکەنەوە و بتوانن ئیمتیاز یەکتری وەرگن. بەڵام ئەو شتێک کە معلوم بوو ئەوەیە کە ئەم ڕاگردنی شەڕ و ئەم مەسەلەی بەڵگەنامەی لێک تێگەیشتنە هیچ کاتێ بۆ مانایەن نەهاتوە، بۆ مانایەن نەبوو کە بەرنامەی شەڕ و کوشتار و کاولکاری و درێژەدان بە جەنگ لە کارنامەی ترامپ و حکوومەتەکەی بێتە دەرەوە بە پێچەوانەوە. جۆرێک بۆ وەکوتم بۆ خۆ کۆکردنەوە بۆی کە بتوانێ قۆناغێکی تر کە بتوانێت لانی کەم لە ئامانجەکانی نزیک بێتەوە، یا تاو ئاسی کە بتوانێت مەجموعەیە هەلومەرج بەسەر جمهوری ئیسلامی ئێران و بەسەر ناوچەکە بسەپێنێ کە بیکاتە دەستکەوتێک و
وەک ئایا بیکە بە ڕووی شکستەکانی خۆیان و بە دۆست و بە فەزای ناوخۆی ئەمریکا ڕابگەێنێکەوە من لەم جەنگە سەرکەوتوم لە کاتێک ئەمە بینیمان بە درێژایی هەم چ ڕۆژەکە و هەم دوای ئەویش کە سەردەمی نەشارنە ئاشتی و دانووسانەکان بوو ترەم بەردەوام هەڕەشەیە کرد بەردەوام ئامادەی خۆی بۆ شەڕ ڕاگەیان کەوایە مەسلەی ئێمە هەرزووتمان کە مەسلەی ئەم دانووسان و ئەم لێک تێگەیشتنە پایدار نییە لەرزۆکە هەلومەرجێ فەرزی کردووە بەسەر هەردوو لە خۆیان کۆکەنەوە بە تایبەتی ئەمریکا سیاسەتی جەنگخوازی بەشێکی ئەسڵیە لە کارنامەکەی بۆ گەیشتن بە سیاسەتێکی فراوانتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی کە دەستی حەریفەکانی لە بلۆکە ئیمپریالیستەکانی وەکو سین و رووسیا بخاتە لاوە و بتوانێت دەوڵەتانی ڕۆژئاوا بلۆکی ڕۆژئاواش پێش دەژێر سایە و سێبەری خۆیەوە وە سەرنجام جیهان بەو جۆرەی کە ئەوەیەوێ بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەی کە لە قازانجی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و پێگەی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکلایەن و یەکتەرەفە ساز باتەوە و سیستەم و نیزامێ بێنێ کە جوابی نیازی بازاری جیهانی و کۆمپانیاکانی ئەمریکا و سەرمایە و سەرمایەداری باتەوە بۆیە ئەمەیە بڵێم کە مەسلەی دانووسانەکان و ئەوەی کە پێڵێن ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران شتێک نەبوو کە کارنامەی شەڕ لە بەرنامەی لە کارنامەی لە یعنی ئەم سیاسەتە لە کارنامەی حکوومەتی ترامپ دەرکێشێ ئێستاش بەهۆی ئەوەی کە بەتابەتی شەڕەکە لە هەر لە دوای خۆیان مەسلەی هورمزی کرد بە گرەیەک بەتابەتی دوای ئەوەی کە ئێران داوایە کرد کە خۆی کۆنتترۆلیکاوە پارە دابنێ و باش دانێ بەسەر کەشتەکانە دەورەیەک ئەمریکا هەوڵی دا کە ئەو وەک حسەیەک پێک بێنێ مەسەن لە سا 20 لەو داهاتی هورمز بۆ ئەمریکا بگردەوە بەڵام دوایی زانی کە ئەمە نایەتەوە لەگەڵ ڕای گشتیا کە ئیدعایەوەکەن بازرگانی ئەبێ ئازاد بێ و ئەو ناوچێ ئاویانە ناوچایەکی نێونەتەوەی و ئەبێ ئازادان هەموو کەشتەکان لەمەش پاشەخشەی کرد ئەم دەورەیە بە دوایەوەی کە جمهوری ئەمریکا بە بەهانەوەی جمهوری ئیسلامی چەند کەشتێکی بردومان کردووە وەکو خۆتانوتان ئەوە ئەمڕۆ 11مین ڕۆژە کەوتۆتە بردومانکردنی شارەکانی ئێران لە بەرامبەریشە کاردانەوەی ئێران نەبینین ئەمە معنای وایە کە ئەم شەڕە دەستی پێکردەوە بە تەواوەتی پرۆسەی یا با بڵێن فایلی دانووسان و ئەوەی کە لە ڕێگای ئەو ڕێکەوتن نامەیەوە لەسەر ڕێکەون بە تەواوەتی بە بنبەست گەیشت وە ئێستا دەورەیەکی تازە ئەچێتە پێشەوە کە ئەمریکا تایە ئامانجی دیاریکراوی هەیە و دەیەوێت ئەم جارە هەوڵ بە ئێران تەسلیمی ئامانج و سیاست و بەرژەوەندەکانی خۆی بکات لەم جەنگە جا ئەمە سەرکەوتووە بێت چونکە لە جەنگی 40 ڕۆژەدا بردومانەکان زۆر فراوانتر بوون لە ناکاو بوون بەشێکی زۆر لە ڕابردانی جمهوری ئیسلامی کوژران بەڵام ئەو کاتە ئێران تەسلیم نەبوو ئێستا بەم شێوەیە تەسلیمە بێت ببورن بە بڕوای من ئەم شەڕە لە چاو شەڕی 40 ڕۆژەیە لە چاو لێدان و پەلامارەکانی ئەمریکا ئەهوەنتر نییە ئەگەر زیاتر نەبێ بە پێچوانەوە بە پێی ئەو خەبەر و ئامارانەی کە لە دەستگاکانی میدیا و هەتا خودی کۆماری ئیسلامی ئێران بڵاوی کردوتەوانە یعنی تا ئێستا بە سەدان پرۆژەی ژێربینای ئابووری کە ئیدعای ترامپ خۆشی ئەوە بوو کە لە هەموو ژێرخانی ئابووری ئێرانەدەن لە سەرچاوە ئاویەکان لە پرۆژەی کارەبا لە پردەکان لە ڕێگاوبان و شوێنەکانی هاتوچۆ لەو کارگە و مەسانعانەی کە شوێنی کاری کرێکاران و خەڵک و ئاساییە مەبەسم وەیە ئەمانەی کردووە و قوربانیەکانی کەمتر نین لە چاو قوربانیانێکە لە دەورەی 40 ڕۆژەکەیە بەسەر خەڵکی ئێرانە هاو ئەمریکا بڕیاریاوە ترامپ بڕیاریاوە کە داڕمان و ڕاکێشانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران بۆ ژێر سایی دۆخێکی کاولکاری لە نمونونەکەی غەزا لە نمونونەکەی عێراقی ساڵی 90ەکان لە لیبیا لە هەموو ئەو شوێنانەی کە
ئەمریکا شەڕیتیا کردووە ئێران کۆمەلگای ئێران ڕاکێشێتە ژێر سای ئەو کاولکاریەوە بە خاترەوەی کە بە ئامانجەکانی خۆی بگا ئەوە جگەلەوەی کە کۆچ و ئاوارەی نەکرد لە ئێران لە سعودیە لە کوێیت لە بەحرین لە زۆر یەک لەم شوێنان دەستی پێ کردووە بە هەزاران کەس یعنی چەندین کەس برینار بووە بێسەر و شوێن بووە کوژراوە ئەمە بانای وایە قوربانیەکان و تومتیژی ئەم شەڕە کەمتر نییە لەوەی پێشووتر بەڵام دیارە ئەوەی کە ئێستا دەست بۆ هێشتا دیار نییە دەست بۆ سەرانی جومهوری ئیسلامی بەرەخۆ ئەم فایلەش لە بەرنامەی و کارنامەی ترەمپ نهاتۆتە دەرەوانێ بە پێچەوانەوە ئێستا هەموو قورسایی شەڕەکە لەسەرەوەیە کە بتوانێت کاولکاریەکی زۆرترین کاولکاری بردومان بەسەر کۆمەلگای ئێران و خەڵکی ئێرانە داسەپێنێ بەڵام ئەوەی کە ئامانجی ترەمپ ئەم جارە چییە بەڕای من مهمترین مەسەلە نقطەی تایبەتی جگە لەو ئامانجە سیاسی و ئەمنی و ئەسکەریانەی کە باسمان کرد لە ڕاستای پاشەکشەکردن سەپاندنی پاشەکشەکردنێک بەسەر رووسیا و سین و ئەوەی کە بتوانێ خۆی یەکتەرەفە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی بەرنامەیەکی خۆی کە ئیسرائیلتیا محور بێ بتوانێت سازی باتەوە بۆی کە بتوانێت بازاڕی کار و سەرمایە بە پێی قازانجەکانی خۆی ڕێک بخاتەوە بە تایبەتی لە ئێستا مەسەلەی گەروی هورمزە ئێستا ئەم مەسەلەیە ئەمریکا بۆی دەرچۆ دوای ئەوەی کە گەماروی بۆی دەرکەوتەوە دوای ئەوەی کە گەماروی ئابووریشی خسە سەر بەڵام ئێران هەر توانای ئەوەی هەیە کە ئەم ڕێ بگرێت لەو لە هاتوچۆی کەشتێکان هێشتا کۆنتترۆلی لە دەستایە هەموو هەوڵی بۆ ئەوەیە کە بتوانێت ئەم گەروە لە دەست ئێران دەرچێشێ جۆرێک ڕۆڵی ژاندارم و پۆلیسی دەریایی ببینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەوڵەدا یەکلایەنە یەکتەرەفە ئەم ناوچەیە بخاتە ژێر نفوزی سیاسی و عسکەری و قوانینی خۆیەوە کە ڕاستەوخۆ لە بەرژەوەندی خۆیان بێ ئێمە نابێت لە بیرمان بچێ هاتنە سەرکاری ترەمپە مەجموعەیە باجی لەسەر دەوڵەتان دانا معلومە کە ئەو دانانی ئەم سیاسەتە نەیتوانیوە ئەو نەقسی بوجێ و ئەو پاشەکشە اقتصادی کە ئەمریکا ڕوبەروێتی هەڵسێنێتەوە ئێستا ئەمریکا لە پاڵ ئەو سیناریۆیی کە لە ڤەنزوێلا گرتی ئێستا دەیەوێت ئەم ناوچەیە بکاتە یەکێک لەو نقطانەی کە بتوانێت مایەی هەڵسانەوەی اقتصادی ئەمریکای لەسەردانێ بە تایبەتی ئەو ناوچەیەکە کە وەکو بازەکە لە ساسی بۆ چلی تیجارەتی عالەمی لەو ناوچەیە هاتوچۆکە بە تایبەتی بەشی کەرتی ئەنەرژی کە ئەویش نەوت و غاز و ئەو موادانەیە کە لەم بوارانەیە بەکاردێ بۆیە بە بڕای من هەدەفێکی ئەوەی هەیە کە ئەمە دەربێنێ و بیکاتە فشارێک ئەو جگەلەوەی کە لە ڕووی سەربازی و عسکەریەوە ئێران تەسلیم کە جا ئەوەی ئێران تەسلیمە بێیان نابێ ئەمە بە کۆمەڵی فاکتۆرەوە کە دیارە ئەویش کارتی تری لە دەستایە و ئەویش هەوڵەدا بۆ ئەوەی کە خۆی ڕاگرێ و هەوڵەدا پاشەکشەی زیاتر بەسەر ئەمریکا سەپێنێ و سەرنجام لە هەلو مەرجێکی تەوازن قوایەکی بەقوەترەوە بچێتە دانووسانەوە لەگەڵ ئەمریکا کە بەکردەوە و بە شێوەی قوانینی نێودەوڵەتی خواستەکانی خۆی بەسەر ئەمریکا داسەپێنێ من پێم وایە چوارچێوەی ئێستا ئەم بردومانە لەم چوارچێوەیە کە دیارە ڕەوەندی درێژە کێشانی ئەم شەڕا مەسائلی تری لێ بێتەوە و لێکەوتەی مەترسیدارتری هەیە کاکرێ لە خلالی ئەم گفتوگویا زیاتر لەسەریان قسە بکەین بەڵام بەر لەوە لەسەر ڕۆڵی ئیسرائیل بپرسم کە ئەم جاریان وا دەردەکەوێت ئیسرائیل بەشدار نییە لەم بردومانانەدا ئایا وایە یان ئەمە ئاماژە بە ناکۆکیەکە لە نێوان ئێران و ئیسرائیلدا هەیە یان چییە مەسەلە بەڵێ تەبعاً لە ڕووی ئیستراتیژیەوە هەر لە هەوڵەوە ڕۆشن بوو کە ئیسرائیل و ئەمریکا دوو ئیستراتیژی جیاوازیانێ سەر ڕای هاوپەیمانی و سەر ڕای خاڵە زۆرە لێکەوتەکانیان بەرامبەر بە ئێران هەردووچیان دەیانێت ئێرانێ زەعیف بێ بێ ئەتۆم بێ هەردووچیانیانێت دەستی هێزە ویلاییەکانیان لە ناوچەکە ببڕێ دەیانوێت ئێرانێ بێ ملکەج بێ بۆ سیاستەکانی ئەمریکا خەتەر نەبێ بۆ سەر ئیسرائیل چکە شیعاری ئیسرائیل ئەمنیەتی ئیسرائیلی یەکەم
هەمیشە لەلایەن کاربەدەستان و کارفەرمایانی ئەمریکاوە محوەری سیاسەتی مامەڵەکردن بووە لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە لەوانش لە ئێستا ئێران. بەڵام بەڕاستی ئیسرائیل لە ئەوڵەوە خوازیاری ئەوە بووە کە ئێران بڕوخێ، هەرچێک بە دوایە بێ ئێران شەق و پەق بێ و پەرش و بڵاو بێ و حتا هەر پارچەی بەدەست هەر جڕ و جانەوەرێکەوە بێ بۆی مەسەلە نییە کاولی کە هەر مەسەلەکەی ئیسرائیل هەر ئەتۆمی و ئەم شتانە نییە. ئەوە بۆ کە ئێران سەرۆژێر بێ و بۆ جۆرە بێ زەعیف بێ کە بتوانێت چەپۆکی ئیسرائیل هەمیشە بەسەریەوە بێ. بەڵام ئەمریکا نا، ئەمریکا لە هەوڵەوە ئەو تەوهمەی هەبوو کە ئێران بەرگەی هەفتەیە لە بەردومانەکان ناگرێەوە ڕوخێ خۆی یا لە ناوە خۆی احترازە بێ و ئەم حملانەی ئەوە بێتە دەعمێ بۆی و ئەیڕوخێ. بەڵام ئەمانە هەمووی وەکو دووکەڵ بە ئاسمان چوون و هیچی وای نەما. ئێستا ئەمریکا لە ڕاستیە ئێرانی چێوەیە کە دەست و نینۆکەکانی بکرێت، دەست و قاچی بکرێت، دەست درێژیەکانی لە منتیقەکە بکشێنرێتەوە، ئەتۆمی نەمێنێ و لە ژێر ڕکێوی سیاسەتەکانی ئەمریکا بێ لە ناوچەکەدا وەکو هەر دەوڵەتێکی تر. ئەمریکا بۆ توانی لەگەڵ تاالبانە ڕێ بکەێ. خۆ تاالبان فقط ئەوەی قبول کرد کە تیرۆر لە دژی ئەمریکا ناکا و نایەڵێ ڕووداوەکانی تاوەرەکان لە ئەفغانستان دووبارە بێتەوە. هەموو ئیتیفاقەکانە و قبولی کرد کەوایە ئەمریکا چێشی لەسەر ئەوەی مەلاگرن پەلاماری خۆپشاندان و ئێعدامەکە خۆ ئەمانە مەسەلەی نییە. هەچ ئایدۆلۆژی چیە بێ، هەچ جۆرێک گرانیدا ئەسەپێنە کۆماری ئیسلامی سەرکو دەکا، ئەمە بۆ ئەمریکا و حکوومەتی ترامپ گرنگ نییە. ئەوە گرنگە کە ئێرانێک بێ کە بتوانێت لە قاچەکانی پەیوەندیەکانی لەگەڵ سین و رووسیا ببڕێ، بچێتە ژێر سایە و سێبەری سیاستەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە کەنار ئیسرائیلەوە ئارام دانیشێ. ئەوەی ئێران چەند ئەمە قبولەکە ئەمە پیشانەدا تا ئێستا قبولی نەکردووە، ئەوش مقاومە دەکا. بەڵام ئەو شتێک کە بۆ ئەم جارە ئیسرائیل لەم مەسەلەیە بەشدار نییە ڕێک ئەگەڕێتەوە بۆ ئەو قسەی کە پێشووتر باسم کرد. ئەمریکا یەکەم نایەوێ ئەم شەڕەوەکو دەورەی پێشوو فەزایە بکاتەوە. یەک نەتیجەی لە شەڕی چ ڕۆژە بۆ وەرگرتووە کە هەوڵەدا شەڕەکە تەنها لە بینی ئەمریکا و ئێرانە بمێنێتەوە. نایەوێ بەهێنانی ئیسرائیل حوسیەکان دێن، چەکدارەکان میلیشای عێراق دێ، حیزبوڵا بەرزە بێتەوە لە هەموو شوێنێکەوە فرسەت ئەدرێ بەوەی کە ئێران جەبهەکە زیاتر بەهانەیە ئاداتێ زیاتر جەبهەکە فراوان و ناوچەیی کاتەوە. ئێران قەزانج لە ماکە. ئەمریکا ئەم جارە بەو دەرسە گەیشتووە کە نایەوێت ئیسرائیل بێ بۆی ئەم شەڕە فقط دوو تەرەفە لە بینی ئەمریکا و ئێرانە بەرەو پێش ببرێ. وەجگە لەوەش مادام قەزیەکە لەسەر هورمزە، ئەمریکا خۆی ئەوێ یەک تەرەفە ببێتە ساحێبی داهاتووی ناوچە ئاویەکانی و هورمز و پۆینتەکانی تیجارەت و هاتوچۆی بازرگانی. ئەگەر ئیسرائیل بێ حتممەەیش حسە داواکە و امتیازات داواکە، بۆی ئەوێ یەک تەرەفە لەژێر سیایی سیاسەتە خارجیەکانی ئەمریکا هورمز ناوچەی هورمز و ئەو گەر و ڕێڕەوە سازباتەوە وەکو پۆلیسێکی ئاوی کە هەژمونی ناوچەکەی لەژێر دەسابێ یەکلایەنە ئیدارەی کاوبی با بەڕێ و حکمی خۆی بەسەر بسەپێنێ. بە بڕۆی من ئەمێ وای کردووە کە ئەم خاڵانەیە ئەسڵین کە ئەمریکا لەم شەڕی ئەم قۆناغا ئیسرائیلی مەحدود کردەوە. بە تایبەتی یە خاڵی تریش کە ئەکرێ ئیزافەکەین بۆ ئەم قسانە، ئەی ژۆی ئەمریکا ئێستا خۆی کەوتۆتە نەوعێ لە پرۆسەی دانووسان لەگەڵ میشل عەون لە لوبنان بۆ ئەوەی کە حیزبوڵا چەک کرێ و چەک بگێڕێتەوە بۆ حکوومەتی لوبنانی. لە عێراق پێشوازیکردن لە میشل عەون و زەیدی لە ئەمریکا بۆ ئەو بوو کە پرۆسەی چەکداریکردنی گروپەکانی لایەنگری ئێران لە عێراقا ئەم پرۆسانە تێک نەچێ. ئاخر ئەگەر ئیسرائیل بێ ئەمانەش کوتە بنەوە و مەسەلەکەی بۆ ئاڵۆسترەکە و خەرجی زیاترە بێ
و چۆن سوکانی شەڕەکە بەدەست ئەمریکایەوە کە بەدەست ئەمریکاوە خۆیەتی ئەشێوەی ڕاگرتنەکە و تهدیدی کاتی دانووسانی دەورەی داهاتوو هەر لە دەست خۆی دامێنێتەوە. بەم معنایە لەسەر ئەم خاڵانەی کە ئاماژەم پێکرد ئێران ئەمریکا خوازاریەوە نیە کە لە ئێستادا و لەم قۆناغی شەڕەدا ئیسرائیل تێ هەڵچێ و ببێتە تەرەفێ لە نێو ئەم شەڕەیەکە 11 ڕۆژە درێژی هەیە. بێنە سەردانێکی تری ڕووداوەکانی ئەم فترەیە ئەویش وەڵامێکی ئێران بوو کە جارە بۆ ئەمریکانە، بەڵام بۆ سەر بنکە و بارەگای ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنە کوردیانەی کە لە کوردستانی عێراقا بنکە و بارەگیان هەیە لە سورگوێز و سوورداش و چەند ناوچەیەکی تر و بەداخەوە کوشتارێکی زۆریشی لێکەوتەوە. ئەمەیان ئاماژەیە بەچی؟ بە بڕۆی من ئێران زۆر لە هەوڵی ئەوەیە کە شەڕەکە بجێڕێتەوە بۆ ئەو دەورەی کە زۆرتر مەسەن منتەقەیی بێ، هەوڵی ئەمە ئەدا. مەسەلەکە هەر کوردستانی عێراق و ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانە نین کە تۆ ئاماژە و پێکرد. ئەوە گۆشەیەکی زۆر بچووکێتی، مەسەن ئەوەی کە پەلاماری بەحرینە، کۆیدە، ئەردەنەیە، ئەوە لەولاوە هەوڵەدا حوسیەکان بچێشێتە نێو گۆشەیەکی ترە و مەدانێکی تر لە دەریای سوور قەزەی بابلمەندە بێنێتە ئاراوە بۆ ئەوەی ئەمریکا تووشی مەشاغلەیەکی سەربازی فراوانکە و بە زۆرترین مەسروفات، بە زۆرترین تەحەڕوکی عەسکەری و ئیمکاناتی عەسکەری ڕابکێشێ کە دیارە لەمە زەرەرەکە و ئەمریکا ئێران قازانجی لەوەیە و دەرگا بکاتەوە حتا بۆ دوای دانووسانەکانی وەکو بینیمان لە چ ڕۆژەکە قەزەی لوبنان بوو بە بەشێ لە دانووسانەکان. مەبەسمەوەیە ئەم مەسەلەی کە حملە ئێران حملاکە بەشێکی ئەمەیە، بەشێکیشی تر هێز نواندنە. ئێران ئەوێ بە پلەی یەکەم بەڕای من ئەوێ بە حکوومەتی هەرێم بە یەکێتی و پارتی بڵێ سەرتان داخەن هەر شێ بکەن، هەر کاتێ ئێمە سەرتان لە بن دەستانە مەتوانم بلێتان نەموە ئەوە بکەم کە لەوە زیاتر بکەم کە کردومە. مەسەر قودرەت نماییە و لایەکی تری شێوەیە کە دەوێت بۆ ئۆپۆزیسیۆنانە پیشاندا کە ئەو ئیستراتیژی کە ئێوە خۆتان بەستۆتەوە و چاوەڕوانیەوەکەن ئەمریکا دەرگاتان بۆ بکاتەوە و سیلاحتان پێبا، ئەوە بەشکستە. من بەشکستیە کێشم ڕێنادەم کە ئێوە ئەو تەجروبەی کە لە کوردستانی لە عێراق کە یەکێتی و پارتی و بەرەی کوردستانی چوون لە لەندەن کۆبوونەوە و وەکو لایەنی ئۆپۆزیسیۆن لە ڕێگای بە تۆپ و تیارەی ئەمریکی خۆیان کردەوە بە ناو شارەکانی عێراقا، ئەوە دووبارەکەنەوە. ئێران بەمە ئاگایە، ئەم تەجروبەی لەبەردەمایە، سادە نییە هەروە تۆ لەو شوێنە دانیشیت و بڵێ من ئامادەم و ئامادە باشین بۆ هەر لەحزەیەک و بڕۆی لەگەڵ ئیسرائیل دانیشیت و ئەمە معنای ئەوە نییە ئەوە کە تۆ ئۆپۆزیسیۆنێکی دانیشتووی، ئەمە معنای ئەوەی کە تۆ بووی بە بەشێک لەم شەڕا. من پێم وایە ئێران بەگشتی پامێکە بۆ حکوومەتی هەرێم، بۆ یەکێتی و پارتی کە دەستم درێژە بۆ سەرتان، پامێکە بۆ خودی ئەمریکاش کە دەستبردن بۆ کوردەکان سیناریۆیەکی فاشلە و دەستم پێیانەگا، بۆ خودی ئۆپۆزیسیۆنێک کە بە ناوی کورد و کوردستان و ڕزگاریەوە ئەوێ گەیشتنی خۆیان بە دەسەڵات لەسەر حسابی کاولکردن و لە خوێناوکێشانی کۆمەلگای ئێران بگەن، وەکەوەی کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراق کردیان. بە بڕای من ئەمە ئەو ئاماژەیە کە کۆماری ئیسلامی ئێوە بیکە و لە چوارچێوەی ئەو پەلامارانەیە کە بۆ سەر کوێت دەکرێت، بۆ سەر بەحرێنی کرێ، بۆ سەر ئەردەنەکرێ، بۆ سەر قەتەرەکرێ، بۆ هەر شوێنێک. ئەوە ئەمڕۆژ خەبەری ئەوە هەیە کە ئێران تەنانەت تهدیدی بەریتانیای کردووە کە سەرۆکوەزیرانی تازە تەنها لەبەرەوەی کەوتوێتی من ئامادەم هاوکاری ئەمریکا بکەم و قاعیدەکانی خۆی ئێمە بەکاربێنێ لەم شەڕەدا. مەبەست ئێران ئێوێ شەڕەکە فراوان کاتەوە لە هەر مەسەلەیەک سوود وەرەگرێ بۆ هێز نواندن، بۆ ئەوەی کە قووەت و توانای خۆی پیشان با کە بڵێ من هەم وەڕاوەستاوم و ئەو سیاسەتانی ئەمریکا ناتوانێت بەسەر منە سەرکەوتن بەدەست بێنێ. لەم بینەیە پرسیاری بینەرێتمە سەر شەشە و ئاڕاستەتانی دەکەن چونکە لە درێژەی ئەم
باسەدایە باز لە هەڵوێستی پاڤڵ تاڵەبانی دەکاڵێت پاڤڵ تاڵەبانی سوکە هەڵوێستێکی نەرمی نیشاندا سەبارەت بەو موشک بارانانەی کە کرانە سەر هەرێمی کوردستان. ئەگەر بێت زۆر تەکمیل بکەم بە تایبەتی کە پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی یعنی ئەزانین کە سیاسەتیان لەگەڵ ئەوەی ئێرانە زۆر جووتە و هاوپەیمانێکی سەرسەختێتی پێشتر نەبینراوە بەرامبەر جمهوری ئیسلامی هیچ هەڵوێستێکیان هەبێت بۆ دەسەڵاتێکی دەسەڵاتدار لە ناوچەی سەوزدا. بۆ چوونی ئێوە لەم بارەوە چی ئەم هەڵوێستە لە چیوە سەرچاوی گرتووە؟ بە بڕوای من ئەمە هەموو جەنگێک پروپاگەندەی جەنگی خۆی هەیە، هەر کەسە بە شێوەی خۆی پروپاگەنداکە. بەم ڕۆژگارە ترامپ تەسریحەیە، عێراقچی تەسریحەیە، قالیباف تەسریحەیە، سوپای پازاران تەسریحەیە، دەستگای سیما ڕنگ و دەنگی ئێران قساکە. پاڤڵ تاڵەبانی ژۆک هەر کەسێکە لە ژێر فشاری لێکەوتەکانی ئەو شەڕەیە قسەیەکەکە بۆ ڕازیکردنی خەڵک وە نیشاندانی ئەوەی ئەجنا پەیوەندیەکانی ئێران و یەکێتی مێژوویکی قوڵی لەوە زیاتر هەیە کە بە قسەیەک نیشانەی ئەوەی لێبگیرێکە گوایە ڕێڕەوی گۆڕی و ئەمجارە بەرەو تورکیا ڕۆشتووە و لەگەڵ ئێران دابڕێەوە. نا بەشی پاڤڵ تاڵەبانی ئەتوانێت چی بکە لە کاتێکە ناوچەیەکی زۆری سنوور لە بینی ئێران و هەرێمی کوردستانە هەیە کە اقتصادی کوردستان کاڵای ئێرانی لێ دەرکەی بە یەک بەشی هەفتەیەک ناکە لە ئەمنیەتی ئەوە. پاڤڵ تاڵەبانی بەڕاستی ئەگەر ڕاستەکە و مووقفێکی جددی هەیە لەسەر ئەم بردومان و ئەم دەخاڵەتیانی کە کۆماری ئیسلامی ئێرانەیەکە، ئەم دەستدرێژیانی کە بۆ سەر خەڵکی کوردستان و بۆ سەر دەسەڵاتەکەی تاڵەبانیەکە ئەگەر ڕاستەکە با ڕاگەیەنێ هەچی قونسڵیە و بنکە و بارەگا و هەواڵگیری ئێرانێت بیکاتە دەرەوە، با داوا بکە هێزەکانی ئەمریکا بچێتە دەرەوە. ئەوە شتێکی ڕاست نییە. ئەمە تەنها بۆ سەرگێژەکردنی خەڵک بۆ بەلاڕێدابردنی ئەفکاری عمومی خەڵک. بەڵام لە قسەکانی پاڤڵ تاڵەبانی یەک نقطەی تایە کە من پێم وایە ئەمەیان تیای هەیە کە ئەویژەوەیە ئاماژەیەگە بە برایانی پارتی کە بابە ئەو وەزعەکە زۆر خەتەرە و ئێمە هەموو لە کەشتیەکە هەموو تیاچین. ئەو قسەیەکە زۆرەکرێت لە میدیای حزابی ناسوانسی کوردیا وەرە با ڕێکەوین، یعنی بە جۆرێک نوعێک چۆنەڵی شرکردنەوەی پشتیانەکەیەتی بۆ ئەوی کە بدانی شێر بسازێ لەگەڵ پارتیە. من پێم وایە ئەم نقطەیتیا جا ئەوەش چەند بە جددیەتی و ئەو ناکۆکی قوڵانی کە لەگەڵ پارتیایەتی چەند دەسی لێڵەگرێ ئەمە بەجێڵین بۆ داهاتوو. بەڵام سەر و بنی قسەکانی بەڕای من جگە لە پروپاگاندەیەکی پوچ شتێکی تر نییە. پەیوەندیەکانی ئێستا ئەگەر وایە با بڕوە پاڤڵ تاڵەبانی دەست لەو ڕێکەوتنی کە لەگەڵ عێراقا بۆ لە کەمنانی هێزە کوردیەکان لە کوردستانی عێراقا هەڵگرێ، با بڕوە ئەوان لە کەمپەکان دەرێن و ئەم سیاسەتی کەمپسازیە کە ئەوانی جیرۆدەی ئەم ڕۆژە ڕەشە کردووە کە خەڵکی مەدەنی کە لە پاڵ ئەم حیزبانە بە هەر ئومێدێکی بە هەر خۆشخەیاڵێکەوە لە پاڵ ئەم حیزبانەیە بوو بن ئێستا بوونەتە قوربانی. با ئەوانە هەڵوەشێنەوە و مواتنێکی ئاسایی هاوڵاتێکی هەرێمی کوردستان مامەڵیان لەگەڵا بکە. هەمویانی خسۆتە کەمپەوە هەر ڕۆژێک وەکو کەرێشگەیان خاتە عەرەبانە ڕۆژێک بۆم لا ڕۆژێک بۆ ئەولا. ئەوە شەرمەزاریەکی گەورەیە. ئەوە ناکاتەوەی کە پاڤڵ تاڵەبانی ئەوەنە جورئەتی پیا کردبێکە لە کۆماری ئیسلامی ئێران دابڕا و گێڕی سیاستەکانی بگۆڕێت. نا خەڵک نابێ بەم قسانە خۆشخەیاڵ بێ. من پێم وایە ئەو پروپاگەندەیەکە کە خۆراکی ناوخۆی هەیە وە پیشاندانی هاوسۆزیەک و هەوڵێکە بۆ نزیک بوونەوە و بەگوێدانی زەنگێکە بەگوێی مەسعود بارزانی و مەسعود بارزانی و نێچیوان بارزانیە بەگوێی سەرانی پارتیە. غەیری ئەمە شتێکی تر نییە. بابەتێکی سەرنجڕاکێشە هیوادارم بتوانین لە کۆتاییدا بینەوە سەری ئەگەر کاتم قسەی لەسەر بکەین بە تایبەتی کە ڕخنێک ئاراستەی ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنە کوردیانەش لەگیرێکە ئەم بارەگای چەکداری و مانەوەیە هەتاوەکوکەی. بەڵام ئەمە بپرسن بە شێوەیەکی گشتی ئەم دۆخە بەرەو کوێ ئەڕوادیانی ئەسینە بازنەی ئەوەی کە شەڕ و بردومان و پێکدادان و اینجا بۆ فترەیەک دانووسان و هەوڵی ڕێکەوتن و لێ تێگەشتن و دووبارە بردومان و شەڕیان
بۆ دۆخە درێژە کێشێ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە جەنگەوە سەرەڵدا جەنگ دیبلۆماسی ئەمە ئەڵلقەیەکی کراوەیە کەوتۆتە سەر ئیمکانی هەر لایەک لەو لایەنانە کە توانای درێژەدانیان بەشەڕ هەیە بۆ ئەم ئیمکانەش بۆ بەسراوە کە تا چەند هەر یەک لە لایەنەکان لە ئامانجەکانی خۆیان نزیگە بنەوە یا بۆ ئامانجانە ئەگەن کە ضرورەتی ئەم جەنگەی بۆ کردوون بە شتێکی زەرور کردوێتی بە شتێکی پێویست ئەمریکا ئەوە ئێستا خۆی ئیمکاناتی بۆ کۆ کردوێتەوەوانێ هەر ئەم ڕۆژانەوە بزانام لە کۆنگرس ئەگەر هەڵە نەبم داوای 6 ملیار ئیزافەی کردووە بۆی کە درێژە بە شەڕ بە ئیزافەیەوەی کە دەست ئاوەڵا بێ هەموو ئەو ئیمکاناتانە بچێتە اختیاریەوە لە دووبارە پڕکردنەوە و چاکردنەوە و سازانەوەی تارە و ڕۆکێت و ئەو دەستگا میلیتاریسی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەوە لە لایەکەوە لە لای ترەوە هەر ئەم ڕۆژانە هەواڵەکان ئەوە ڕاگەێنن کە ئەمریکا هەوڵەدا هەوڵی ڕاکێشان و پەرکێشکردنی زۆرترین دام و دەستگای سەربازیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە ئەنواعی فڕۆکەی شەبەح و 35 و 25 و ئێف نازانچی و ئەمانەکرێ لە لایەکی تریشەوە ئەمریکا فشارەکانی خۆی لەسەر ئەوروپای یەکگرت و تون کردوتەوە بە جۆرێ ئەم بڕغۆشل بۆتەوە ئەم جارە بە پێچوانەی دەورەی پێشووتر ئامادەیەکی باشتر هەیە بۆ ئەوەی کە پشتیوانی وڵاتانی ئەوروپا بۆ ئەم شەڕ دەخاڵەتکەن بێنە ناوە بە تایبەتی ئاخر کۆبوونەوەی ئەوروپای یەکگرت و باس لەواکە کە مادام ئێران ئیتفاقەکەی هەڵوەشانەوەتەوە کەوایە بە جۆرێک ئەمریکا لەسەر حەقە دووبارە شەڕی کردەوە آخر خاڵکامێ لەسەری ڕاوەسم مەسلەی ئەم قەرارەی سەرۆکوەزیرانی تازەی بەریتانیایە کە هەوڵەدا ڕایگەیاندووە کە هەموو بنکەکانی خۆی بخاتە اختیاری ئەمریکاوە ئەم فاکتۆرانە فاکتۆری تازەن کە ئیمکانی ئیدامەدانی جەنگ بۆ ترامپ فراهەمەکە تا ئەو ئاستەی کە ئەبێ بگا بە ئەو دەستکەوتانەی کە لە هەوڵە ئەم شەڕی بۆ هێنایە پێشەوە کە دەستی درێژ کرد بۆ ئەم شەڕە من پێم وایە ئەم شەڕە درێژا کێشێ و ئیمکانی حتا تا ئەو ئاسەشەیە کە چەکینەوەی بە شێوەی تاکتیکی تیا بەکار بێت ئێستا بازەواکرێت کە چەند شاخ و شوێنی تایبەتی هەیە کە گوایە جمهوری ئیسلامی ئێران ئەو نیسبەتە لە چەکی ناوەکی کە پێتێنراوە یا ئامادەیە بۆ پیتاندن بگوازێتەوە بۆ ئەو ناوچانە من پێم وایە شەڕەکە ڕوو لە مەترسی زیاترەکە و ناوچەکە بەرە و ئاگرێکی سوتێنەری فراوانترە بە و کۆماری ئیسلامیش لێ ناگەڕێەوە بە ئاسانی مەگەرەوەی بگاتە ئەو نقطەی کە نزیکە لە ڕوخان و لە لەحزەیەکا بڵێ بابە من تەسلیم و هەرچیتانە بیکەم کە ئەو کاتەش بەڕاستی بە مانای ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانە کۆماری ئیسلامی ئێرانش کە هەر بە هەر قیمەتێک ئەگەر ئەمریکا ملنێ و ئەویش سازش نەکا و دەست لەم شەڕەنگێژی بەرامبەر بە ئێران هەڵنەگرێ بە هەر جۆرە تەسلیم بوونێ بەڕای من بە مانای ڕوخانبوونی بە مانای ڕوخانی ڕژێمەکە خۆیەتی یعنی بەگشتی دۆخەکە تا دێ بەرەو خراپترە ڕوە لە ڕووی اقتصادی شەوە سیکەن گرانبوونی بنزین کەمبوونەوەی خۆراک تێکچوونی ژینگە زۆر مەسائلی تەفسیلی تر هەیە کە لەم جەنگە تا پەرە بگرێ زیاتر و زیاتر لێکەوتەکانی فراوان و ناوچەیترە بێ کە بێگومان هەموو ئەمانە لەسەر حسابی ژیان و ئەمنیەت و مەسیری کۆمەلگای جیهانی بەگشتی ناوچەی ڕۆژهەڵات بە تایبەتی و ئێرانیش زۆر بە دیاری کراوتر کەوایە ئەم داهاتووی ئەم شەڕە تا ئێستا لە تونێلێکی تاریکە گیری خواردووە چکە ئەو ئەهدافانی کە ئەمریکا هەیە مانعی زۆر گەورەی لەسەرە بە تایبەتیش کە ئەمریکا نەک تەنها ئەهدافەکانی لە ئێرانە نەک حتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بگرە جیهانی ترە ئەهدافەکانی ئەوێ ملی حەریفەکانی سین و رووسیا بشکێنێ ئێران دابڕێ ئێرانە بێنێکە لەژێر سایە و سێبەری خۆیان بێ و ئەمان پرۆسەیەوە بێگومان خۆ رووسیا و سینی دانانی شنم جارە حتمما ئەوانش کاردانەوەیانە بێ ئەوانش ئیمکانیەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکانی خۆیان وەک چۆن لە ڕابردووە دەخاڵەتیان کردووە
ئەم جارە زەختتر و ئاشکراتر پێ بنەنە مەیدان یا جەبهەی تری لێ بکەنەوە بە تایبەتی لە حاڵەتی درێژەکێشانی شەڕ لە ئۆکرانیا ئەمانە هەمویان پەیوەندن بەیەکەوە بۆ ئەم پێم وایە داهاتووی ئەم شەڕە مەترسیدارتر و خەتەرناکترە ئەهوەنتر نییە لە دەورێ چ ڕۆژەکە بە پێچەوانەوە تونترە و سریعترە و ترامپ هەوڵی داوە زۆرترین ئیمکاناتی سیاسی عسکەری لۆجستی لە نێو هاوپەیمانەکان لە نێو لایەنگرانی خۆیان بەرامبەر بە حەریفەکانیان بەگشتی لە جیهاندا و لە بەرامبەر ئێرانە ساز و کۆ کردوتەوە. جاری پێشوو چاوەڕوانێکی زۆر هەوو لەلایەن بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانەوەکە ئەمە کۆماری ئیسلامی لاواز دەکاتویان تەنانەت دەیڕوخێنێت و ئەکرێت دەسەڵاتێکی نوێ لە ئێران دەبێتە کایەوە ئەگەر وایە ئەم جارە تونترە لە جەنگی چل ڕۆژە ئەکرێت کۆماری ئیسلامی لە کۆتاییەکەی نزیک بوو بێتەوە یان ئەم جەنگە ببێتە مای ئەوەی کە کۆماری ئیسلامی کۆتایی بێت و بڕوخێت. با سەرەتا لەوە گریمان ئەم شەڕە ئەمریکا ئێرانە ڕوخێنێ بەڵام ئاکامەکەی چییە؟ ئایا زیاتر لەوەی لە عێراقا ڕوویە کە عێراق بووە نێو ساحەوی مەیدانی سیناریۆیەکی ڕەشی ئینسانکوژ و کاولکاری بووە مەیدانی تەراتێنی دەستە و تاقمی تیرۆریستی ئیسلامی قەومی مافیا فاشست ژنکوژ هەموو شتێکی تیا جێگا بووەوە ئایا مەسیری ئەوە وەکەوەی کە ناتۆ لە لیبیا کردی باشترە بێ ئەوەی کە لە هەر شوێنێ ئەمریکا دەخاڵەتی کردبێ بە تایبەتی لە ڕێگای سەربازیەوە جگە لە سەپاندنی سیناریۆی کوشتار و کاولکاری و نادیاری کۆمەلگا و لە بەریەکچوونی شیرازەی مەدەنێتی ئەو کۆمەلگایە شتێکی تر نییە حتا ئەگەر گریمان ئەمریکا ئەم هەدەفەش بێنێ ئێرانێک وڵاتێکی عەزیمە تاریخیە وڵاتێکی دروستکراو نییە تاریخەن هەر هەبووە شارستانی تیا بەهێزە خەبات و جوڵانەوەی شۆڕجێرانەی تیا قەویە رادیکالیزم و کۆمونیزم و چینی کرێکاری تیا هەیە بە بڕای من ئەگەر ئەم بەڵایە بەسەری ئەم شەڕی ئەمریکا و ترەمپ ئەم بەڵایی لەسەر لە کۆڵکاتەوە بەڕای من ئەتوانێ هەر ئەو جوڵانەوەیە مەسیری خۆی لەگەڵ هەر حکوومەتێکا یەکلا کاتەوە بە پێچەوانەوەم پێم وایە درێژە کێشانی ئەم شەڕە عمری نەگریسی کۆماری ئیسلامی درێژە کاتەوە وە پاشەخشەیەکی گەورە بەسەر خەباتی چینی کرێکار و جوڵانەوەی ناڕزایەتی کە ساڵانێکە و هەر دەورەیەکە لە دەوری مەسائلی جۆراوجۆر سەر دەرێنێ پاشەخشە پێیەکە مەسەلەی ژیان و ئەمنیەت و خۆپاراستن کاتە قەزیەکی ئەسڵی و تا ئەم بەڵایە هەبێ خەڵک توانای هاتنە مەیدان ڕێکخراوبوون تعڕوزکردن بە پایەکانی ڕژێمی ئیسلامی زەعیف و لاواز و پاشەخشە پێیەکە بۆیە من پێم وایە ئەو بۆ چوونەی کە بەتابەتی لەلایەن ئەحزابە ناسیۆنالیستەکانەوە کە بەڕاستی خۆیان مەسەلەیانەوەیە آخر بێهۆ نییە عەبدوڵای موحتەدی تەئیدیەوەکە کە کاتی خۆی ئەمریکا بۆم بیاوە بە ژاپۆنە دوایی وڵاتێکی سەناعی دەرچووە ئەو هەموو کاولکاریە ئەوێ ئەو سیناریۆی لە کوردستانی ئێرانە دووبارە بێتەوە بەس لەبەرەوەی کە خۆی بگا بە دەسەڵات و گۆشەیەک لە بەرماڵەکە بگرێتە دەست ئەمە هەموو هەدافەیتر چی بەسەر خەڵکا دێ چ کاولکاریەک شیرازەی مەدەنی چی لێت ئینسانیەت بێ چی لێ ئەمە بۆی مەسەلە نییە ئەمە سیاسەتی هەموو ئەحزابی ناسیۆنالیستەر بە کۆمەڵی زەحمەت کێشانەوە بە حیزبی دیموکراتەوە بە پژاکەوە بە پاکەوە هەمویان ئەو چاویان لەوە کردووە هەمویان خۆیان هەڵخستووە بۆەوەی کە ئەمریکا ئەو بڕوخێنەوە ئەوانش هەوڵ بن هێزێکی چەکدار بەسەر خەڵکەکە پسە پێن وەکەوەی کە چۆن یەکێتی و پارتی و بەرەی کوردستانی کردیانەوە تاسە خەڵک گەشتە چ ڕاستیەک بەرامبەریان بۆیە بە بڕای من ئاماژەت پێکرد بە و ئەحزابانە لێرەدا پرسیارێکی بینەوەی هەڵوەستی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان چێ سەبارەت بە و ڕۆتە ناسیۆنالیستانەکە پشتیوانی ئەم شەڕەی ئەمریکا بەرامبەر ئێران دەکەن خۆت هەتە سەری بۆ ویستم لەگەڵ تەکمیلی پرسیاری بینەرە هەڵوەستی حیزبیش ڕۆشن بکەنەوە ئەگەر ڕستەکە بڵیتەوە تۆزێ تێی نەگەیشتم هەڵوێستی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چییە سەبارەت بەو ڕەوتە ناسیۆنالیستانی کە پشتیوانی جەنگی ئەمریکا دەکەن دژ بە ئێران بەڵێ تاوان ئێمە تا یعنی بەر لەوەی کە ئەم شەڕە بێ حیزبی کۆمونیستی کرێکاری
ئەو کاتانەی کە مەسلەی ڕاگواستن بووە، ئەو کاتەی کە جمهوری ئیسلامی یەک کەسی تیرۆر کردبێ لەم لایەنە ئۆپۆزیسیۆنانی کە لە خاکی عێراق، ئەوە حیزبی ئێمە یەکەم حیزب بووە کە ئیدانەی کردووە. تەنانەت ئەو کاتانەی کە بڕیاری کەمپسازی و گواستنەوەی کەمپەکانیان کراوە، ئێمە سەردانی بەشێکیانمان کردوون و پێمان وتون ئامادەی هاوکاری تام بکەین لە ڕووی ئینسانیەوە، لە ڕووی داودەرمان و خۆراک و هەر شتێکە پێمان بێ، لە ئیمکان و توانامان بێ. ئێمە لەسەری ئینسانیەتەوە، لەسەری ئەوەی کە هیچ هێزێک هیچ دەوڵەتی حەقی نییە هێزێکی ئۆپۆزیسیۆن سەرکوتکە. ئێمە ئەمە هەڵوێستمان بووە، بەجیالەوەی کە ئێمە خلافی جدیمان هەیە و پێمان وایە ناسیۆنالیزمە، ئەم ناسیۆنالیزمە جوڵانەوەیکی تابڵی کۆنەپەرستە، تابڵی سواری ستەمی ملی بووە بە قازانجی چینەدارەکانی کۆمەلگای کوردستانی ئێران ئەوێ ئەم سواربوونە تەبدیلکە بە دەسەڵاتی خۆی. ئێمە لەوە شکمان نییە، هەروەکو نمونونەکەی لە کوردستانی عێراقا بینیومانە. بەڵام ئێستا بەڕاستی ئەم حیزبانە ئەحزابی ئۆپۆزیسیۆن بەتەنیان نەماون، شەڕێک ڕوویاوە. ئەم شەڕە موقع و پێگەی هەموو ئەحزابەکانی دنیا، هەموو هێز و دەوڵەتانی دنیای گۆڕیوە. هەر نمونونەکەیەوە بوو کەوتمان تا دوێنێ بوو پاپڵ تاڵەبانینەوە قسەیە کرد، ئێستا ئەو قساناکە بەرامبەر بە ئێران. ئەم ئەحزابانە ساڵێ لەمە بەرە بەرنامە و خۆیان گریدەداوە بە بەرنامە و سیاسەتی دەوڵەتانی منتیقەکەوەکو پێشتر. ناسیۆنالیزم هەمیشە سیاست و سراتی خۆی لەسەر درز و کەلێنی وڵاتان دیاریەکە. دەورەیەک چوونە لای حیزبی دیموکرات مستەفاجی چوە لای سعودیا بە ئیسفادەکردن لە ناوکۆچی نێوان ئێران و سعودیە تا ئیمکانات وەرگرە بتوانێت شەڕ لە کوردستانی ئێرانە هەڵایسێنێ. دەورەیەک ئەوە نمونونەکەی عەبدوڵڵا مۆتەدیە، ئەوە باسی ئەو حیزبانی کە بە ناوی دایلۆک و کۆبوونەتەوانێ بەردەوام باس دەواکەن کە ئێمە ئامادەین گوایە هەر کاتێ ئەمریکا چرای سەوزیان بۆڵکە، ئیسرائیل چرای سەوزیان بۆڵکە، ئەمان ئامادەن. تەنانەت ئەوەی کە ئەم حیزبانە پێشنیاری ئەویان بۆ ئیسرائیل و ئەمریکا کرۆ کە ناوچەی دژەفرین لە کوردستانی ڕۆژهەڵاتە یا ئێرانە پێک بێ بۆی ئەمان هێز بەرنە ئەوێ و خەریکی وەدەرنانی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران بن، کە معلومە ئەمە چ بەڵاو مسیبەتێکی بۆ خەڵکی کوردستانی ئێران و بۆ ناوچەکە بێتەوە، چۆن دەستی ئێرانە کاتەوە بۆ ئەو پەڕی پەلامار و ئەو پەڕی کوشتار بەڕێخستن لە ناوچەکەیە. من پێم وایە ئەمانە ئێستا بەشێکن لە بلۆکی لێشێ لە بلۆکە ئەو بلۆکانەی کە لەم شەڕەیە بەشدارن. ئەوان ئێستا بە کردەوە فرسەتیان پێ نەدراوە تا بڕۆن ئەو سیناریۆی جێبەجێ بکەن، بە تایبەتی دوایەوەی کە ئۆردوغان بەریگر بەم سیاسەتە ڕازی نەبوو، ترەمپی پەشیمان کردەوە لەوەی کە ئیسرائیل فێری کردبوو. ئەجینە ئەوانە لە کەمی نابوون و ئێستاش وەوا دەڵێن، ئەڵێن ئێمە ئامادە باشین لە هەر لەحزێک هاوکارە بکەین. هەڵوێستی ئێمە بەرامبەر بەمانە ئەحزابی بورژوازین، ئەحزابی دواکەوتون، ئەمانە سواری ستەمی میلی بوون، ئێستا لە مۆقعی ئۆپۆزیسیۆنە نەماون. ئێستا ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان لە نێو جەنگەکەیە هەن. معلومە جمهوری ئیسلامی پەلامارەدا لە هەر شوێنێک بیبینێ. ئەوانە هیچ کاتێک ئامادەیان دەرنەبڕیوە کە بابە ئەم شەڕا بێ بوەسێ، تەنها کۆمەڵی سازمانی حیزبی کۆمونیستی ئێران نەبێ کە ئەمان بە ڕاشکاویتیان بابە ئێمە لە سەرکەوتنی شۆڕش لە ئێرانە بە کاولکاری نابینین، بۆمبەکانی ئەمریکا و ئیسرائیلا نابینینەوە. ئەوانە گەرانێ چاکەیە بەرامبەر بە خەڵکی ئێران بکەن، وازمان لێبێن خۆمان کاری خۆمان لەگەڵ جمهوری ئیسلامی یەکلاکەینەوە. تەنها ئەو نەبێ باقی ئەحزابەکانی تر کە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە لەوێ هەن داردەستی یەکێتی و پارتی بەرنامەی ئەوانە بن، بەرنامەی خۆیان جووتن لەگەڵ ئەم بەرنامەی ئەحزابی ناسیۆنالیستی لە هەر شوێنە درز و کەلێنێ بکەوێ فرسەتێ بێت تەقوتۆق دەست پێ بکات بەبێ ئەوەی هیچ پرەنسیپێکی ئینسانی شۆڕژگێرانە ئاکامەکەی بۆ سەر خەڵک و خەباتی خەڵک چی لێ دێ بۆیان مەسەلە نییە، گرنگ ئەوەیە خۆیان بە دەسەڵات بگەن. ئەمە هەموو ئەو سیاستانەی ئەوانە. ئەمە حزابانە بەڕاستی بە ناوی ئازادکردنی کوردستان، بە ناوی هێزی پێشمەرگە، هەمووی بۆ ئەوەیە کە خەڵک خۆشخەیاڵکەن، خەڵک لە چاوەڕوانیە ڕابلن تا ئەوەی کە فرسەتی ئەویان دەستکەوێ بە ئامانج و بەرژەوەندەکانی خۆیان بگەن. کاتمان کەمما و پرسیاریش زۆر ماوە، بەڵام گرنگترینیان ئەوەیە کە
جەماوەری خەڵکی لەگەڵ ئەم ڕووداوە نوێیانەدا یان ئەم فەزای جەنگ و پێکدادانەدا چی بکەن بە تایبەتی لە خەڵکی لە کوردستانە ئەتوان چ ڕێگەیەک بگرنە بەر؟ بەڕای من زۆر کار ئەتوانرێت لە کوردستانە بگیرێتە بەر. ئێمە وەکو حیزبی کۆمونیست بەردەوام ئەم قسانە ئەکەین، هەوڵ دەین کە ئەمانە ببێتە جوڵانەوەیکی بەکردەوە. یەکێک لەسەر و هەموو ئەوەیە کە خەڵکی کوردستانی عێراق ئەبێ خەبات لە دژی ئەم جەنگە بە بەشێ لە خەبات بۆ ژیان و ئەمنیەت و مەدەنیەتی کۆمەلگا بزانێ. ئەبێ خەڵکی کوردستان ریزی خۆیان لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیست لە ئێران، لە تورکیا، لە سووریا، لە هەر شوێنە بێت جیاکەنەوەکو جوڵانەوەیکی ئینسانی و پێشکەوتن خوازانە لە پاڵ سەفی سەدان هەزاری ملیێنی خەڵکی کرێکار و متەمەدینی جیهان لە دژی ئەم جەنگە بێتە مەیدانەوە. ئەبێ شیعاری ڕاوەسانی دەست بەجێی جەنگ بێتە ئاراوە. ئەمە یەکێکە لەو خواستانەی کە لە پاڵ موچەیە بێ داوا بکرێت، لە پاڵ ئازادیەکان، لە پاڵ مافەکانی ژنان ئەبێت داوا بکرێت، چونکە ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ ئەوە تا گرانی بنزین قڕقڕاگەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی گرتووە کە بە تەبیعەت هەر گرانبوونی بنزین نییە، گرانبوونی غاز نییە، بەڵکو لە نەتیجەی ئەوە هەموو شتێکی کاڵا پێویستەکان و حتا کرێی خان و هاتوچۆش بەرەو گرانبوونەڕوە. کەوایە ئەوەڵین خاڵەوەی کە دەبێ خەڵکی کوردستان لە سەفی جیهانی دژی ئەم جەنگا بە شیعاری ڕاوەسانی ئەم جەنگە دەست بەجێ بێتە ئاراوە. مەسەلەی ترەوەیە دەبێ خەڵکی کوردستان بە فەوری دەبێ خەی تاالبانی و حکوومەتی هەرێمە بێ بگرن ئەمەی کە ئەڵێ ئێمە حەقی ئەم جەنگەمان نییە ناخوا تۆ ناکرێ بڵێ من حەقی ئەم جەنگە من نیە و لەو لاشەوە داڵدەی جێشی ئەمریکی و بنکە و سەربازگەی ئەمریکی و پێرسۆنەڵەکانی بی. بەڕای من خواستی چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا، پێرسۆنەڵەکانیان، قونسڵەکانیان، وەزارەتخانەکانیان هەمووی ئەبێت سەفارەتخانەکانیان ئەبێت بێتە داواکاریی گشتیە بێ ئەمانە بچنە دەرەوە. کوردستان ئەمانە نائەمنیان کردووە بە تورکیا، بە ئێران، هەر دەوڵەتێ لە کوردستانە دەبێ ئەمە بەڕای من ئەبێ حتا بنکە و مخابراتی ئیسرائیل هەموو ئەمانە کە ئەڵێن هەیە ئەبێ ئەمانە هەمووی بکرێتە دەرەوە. مەسەلەیەکی تاو جێگەی بەو هێزانی کە بنایی ئۆپۆزیسیۆن لەوێ ماونەتەوە ئەوڵی مەسەلە کوردستان لەو قەراردادە ئەمنی کە لەگەڵ حکوومەتی عێراق کردی بێتە دەرەوە و دەبێ ئەم ئەوەی کە چەکدارە بڕوە لە شوێنی خۆی و لە شاخی خۆی شەڕی خۆی بکە، ئەوەی کە ماڵ و مناڵ و پێشمەرگەی برینار و بێچەکە وەکو هاوڵاتیان تێکەڵاو کرێ. ئەم سیاسەتی کەمپسازیە زدی ئینسانیە کە ئەمانەی تێخراوە، ئەوانە وەکو گۆشتی خراونتە بەردەم پشیلە هەر کاتێ جمهوری ئیسلامی بێ و کاراکە. ئەگەر ئەوانە بەڕاستی پارتی یەکێتی ئیدعای کوردایەتیەکەن ئێ باشە خۆوانەش هاوزمانی ئێمن بۆ ئەبێ لە کەمپ بخرێن. بۆچی ژن و مناڵ و خێزان و پەککەوتە و پیرەکانیان وەکو خەڵکی هاوڵاتی نابێ؟ ئەوەشی کە نایەوێت چەکداری و شەڕکە سیاستکە لە کوردستانی عێراق ڕێگای بۆ بکەنەوە با بڕوە لە ئەوروپا لە گۆشەیەک لە یا لە وڵاتێکە پەناهەندە قبوڵەکە دانیشێ. ئەمە ئەو خواستانەیە کە بێ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بە ئاگاهیەوە بە هوشیارانە و یەکگرتووانە و بچنە پای ئەمە. ئەم شەڕە تەنها بەرامبەر بە خەڵکی ئێران نییە، بەرامبەر بە هەموو دنیا بە منتیقەکەیە. کوردستانی عێراق بەشێکی نزیکی ئەمەیە، یەکەم لایەنەکە پریشکەکانی ئەم شەڕە گرتوێتیەوە و زیاتری ژەیگرێ. بۆیە دەبێ مەسئولانە بینە مەیدان لە چوارچۆی خواستمان بۆ ڕوخانی دەسەڵاتی ئێستای کوردایەتی لە کوردستانی عێراق دەبێ لە پاڵ خواستی داوای موچە ئازادیەکان، یەکسانی ژن و پیاو ئەبێ مەسەلەی ڕاوەستانی ئەم جەنگە و دەست بەجێ و ئەو مەسائلانەی کە باسم کرد چێتە نێو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لەلایەن ژنان، لاوان، کرێکاران و ئازادی خوازانەوە بکرێتە سەر لەوحەی داخوازیەکانمان تا بتوانین تەوازنی هێزمان بگۆڕین. ئەو کاتە کوردستان لەم حەڵقەی یاریکردنەی نێوان ئەحزابی ناسیۆنالیست و دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە و بەخودی ئەمریکاوە دەرچێشین و کۆمەلگایەکی ئارام و سربەخۆ و خۆشگوزەران کە ئیدارەکەی لە دەست خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کارکردوانی ئەو کۆمەلگایە بێ بەدی بێنین. بە بڕای من ئەمە مەسەلەکەیە.
بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکان بێنین ئەمەوێ بە گرنگی بزانن قسەیەک لە نێو قسە و باسەکانماندا نەهات بێ بابەتێک پۆینتێک یان لایەنێکی تری ئەم ڕووداوانە و بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن فەرموون. من هەروەکوتم ئەم شەڕە بەڵایەکی گەورەیە خەباتی چینایەتی لە ئاسی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە کوردستانی ژەخاتە قۆناغێکی تازەوە. من پێم وایە هەڵسوڕاوانی کرێکاری هەڵسوڕاوانی ژنان ئازادی خوازان ڕۆشنبیران ئەم مەسەلەیە نابێ بەکەم بگیرێ. خەتەری ئەم جەنگە نابێت لە تەنها لە چوارچەوەی داوای موچە و بەعزێ مەسائلی ترا بخینچێ بە پێچوانەوە بێت لە پاڵ ئەوانە ڕیسکرێ ئەبێت جوڵانەوە بۆ لە دژی ئەم جەنگە و ئاساوارەکانی بێ. بە تایبەتیش هەر ئێستا خەبات بۆ لە دژی ئەم گرانیە کە لە بەنزین و غازە و دەستی پێکرۆ کە ئەکید ئەگاتە برنج و ڕۆن و شەکر و وەکوتمان هات و چۆ و کرێخان و ئەمانە دەبێت لە هەی داخوازیەکانمان بەڕووی ئەم دەسەڵاتەوە بدرێتەوە. نابێت ڕێگا بدرێ بە دەلیلەوەی چێتی و پارتی ڕێناکەون و لە چاوەڕوانیا بین کەی حکوومەت دروستە بێ و کەی پەرلەمانکارە بێتەوە. نا هەر ئێستا دەبێت لای هەی داخوازیەکانمان بینە پێشەوە ڕێگا نەدەین ئاسەواری ئەم جەنگە بەسەر خەڵکی کرێکار و کەم دەرامەتی کوردستانە بشکێتەوە. موچە هەموو کەس زانێ هیچ کاتێ بە قەدەر دە ڕۆژی زیندەجی ناو شارەکانی سلێمانی و هەولێر و گەرمیان و ڕاپەڕین ناکە. تەنها ڕێگا ئەوەیە کە دەبێت خەباتی یەکگرتوانەی جەماوەر لەسەر هەموو ئەم مەسائلانە ڕۆژانە لە مەیدانا بێ ڕێکخراوە جەماوەریەکانی خۆمان پێک بێنین تا ئاسیەوەی حتا لەو شوێنانەی بۆمان نەکرێ ئیدارەی بەڕێوەبردنەکان لە دەست ئەم ئەحزاب و حکوومەتەکەیان دەرکێشین. ئەوەی حکوومەت دروست دەکەن یا دروستی ناکەن زۆر پەیوەندی بە ئێمەوە و ژیانی ئێمە بە پێکێنانی حکوومەتی ئەوان نەباشە بێ نەچاگە بچکە ئێمە حکوومەتی یەک حیزبی دوو حیزبی فرا حیزبی ئیتلافی هەموو ئەمانەمان بینیوە هی سەردەمی نەوشیروانمان بینیوە سەردەمی نێچیرمان بینیوە بەرهەممان بینیوە عومەر فەتاح هەتا ئەمە مەسروری شتەن جارەی بینین. بە بڕای من ئەمانە بە مشتەرەکی بە جیا هەتا ئەمانە لە سەرکار بن ژیان و گوزرانی خەڵک بەرەو خراپترەوە بەرەو باشتر ناڕوە کەوایە هیچ جۆرە چاوەڕوانیەکمان لەم دەسەڵاتە نەبێ و ئەوەیە کە بتوانین خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەرەی داخوازەکانی خۆی خەباتی خۆی بکاتەوە و یەکگرتووی کە و لە دەوری خواسەکانمان کۆبینەوە و فشارەکانمان تونکەینەوە تا و کاتێک کاتوانین ببین بە هێزەکە مەسیری خۆمان لەگەڵم دەسەڵاتەیەک لاکەینەوە. خستە وسایە ئەندای مەکتەبی سیاسی حزبی کۆمیسیۆنی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بووی. زۆر سپاس بۆم بەرنامە تایبەتە هیناکمان کرد و مادومان کردی چاک. زۆر سپاس ماندوو نەبن دەستان خۆش بێ. بینەرانی عزیز هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.